با ئامانجی نوێکردنەوەی یەکێتی و هێنانە پێشەوەی کۆمەڵە خوێنی تازە و پێداچوونەوە بە پەیڕۆ و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەستنی کۆنگرە لە وادەی خۆی ژمارێک لە کادیرانی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان باو بەشی ژمارێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دیدارێکیان ڕێخست و لەو دیدارە چەندین پرۆژە و بەرنامەیان خستە ڕوو تا تاوتوێ بکەن و بیکەن بە وەرەقەیەک بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوە دیدارەکە بۆ کادرێن پێشکەفتین یەکێتی نیشتیمانی کوردستان باجێر و ناوچەیان جدایەت هەرێما کوردستانێ بۆ ئاڵوگۆڕکردنا بیرۆڕال سەر چاوانیا بەستنا کۆنگرەی و ئەو میکانیزمێت گەرەکە بەرچاو بێنە وەرگرتن بۆ هەندێ کۆنگرێکی سەرکەفتی بێتە سازکردن و ئەو کەسێت چن بەشداریت توی کۆنگرەیدا بکەن ببنە هۆکارێک بۆ دەربازبوونە یەکێتی ژوان گرفت و قەیرانێت یەکێتی بخۆتدای و هەرێما کوردستانیش دەدای پشتی پرۆساری فراندۆمێک و گرفتن گەلێکن وازم تووشی هەرێما کوردستانی بوون یەکێتی پێتڤە پێداچۆنێ پەیوەندێت خۆدا بکات جارێکی تر هەوڵدەین خوێنێکی تازە و عقلێکی تازە و هەروەها نوێگەریەکی باشتر لە سەرکردایەتی ئەم حیزبەیە هەنگاوی بۆ بدرێ و هەوڵی بۆ بدەین و هەوڵەکان گشتگیرکەین هەوڵدەین کەس تەحمیژ نەکەین هەوڵدەین هەموو لایەکمان تیا بەشدار بێ و یەکێتی بکەین و ئەو یەکێتەی کەوا ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەرق و غەرب حیسابی بۆ یەکرد و یەکێتی ببەرین و ئەو دۆخەی کەوا کورد و میلەتەکەی بەم ڕۆژە گەیان بۆ یەکە پێمان وایە ئەگەر ئەمە نەکەین پێمان وانە یەکێتی بێتەوە بۆ یەکێتی کەوا جێی ڕزامەندی و یان جێی دڵخۆشی هەموو خەڵکوی یان بتوانێت وەڵام دەرەوەی قۆناغەکە بێ. لە بەردەوامی گفتوگۆکانی کادیرانی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دەوترێت پرۆژەکە دایانەوێ یەکێتی نوێ بکەنەوە و هاوتەری بێ لەگەڵ سەردەم و پێشکەوتنەکان و لە بواری ڕاگەیاندن و لە ئاستی سەرکردایەتی و هەروە هەمەلایەنە بێ بۆ پێکهاتەیەکی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیڕەوێکی تازە لە هەمان کاتیشدا پێداچوونەوە بێ بەو سیاسەتە استراتیژیەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردوو کاری پێکردووە. خاڵێکی گرنگی دیکەی ئەم کۆبوونەوە ئەوەیە دایانەوێ یەکێتی لە ئایندە لە کات و ساتی خۆیدا کۆنگرە ببەستێ و یەکێتێکی فرەڕەنگ و هەمەدەنگ بێ بۆ ئەوەی خۆی لەگەڵ سەردەم بگونجێنێت. وەکو ئەندامانی سەرکردایەتی ئەبێت ئەو بەو ڕۆحیەتە کار بکەین کە ئێمە بۆ خزمەتکردنی پێشەم شتێک گەلی خۆمان ئەندامانی خۆمان کادرەکانی خۆمان و حەزبەکەی خۆمان و بیرروباوەڕی حەزبەکەی خۆمان هاتوونەتە سەرکار بەڵام مانەوە بە شێوەیە کە لەگەڵ پێڕەوە ناگونجێت کارێکی زۆر خراپە و کێشەی زۆر لێکەوتوتەوە ئەوەی ئێمە تقریبان ئەتوانم بڵێم هەر 9 ساڵ جارێک کۆنگرەمان بەستووە کەپتن ئەگەر معدل بێت ڕەنگە 8 ساڵ جارێک کۆنگرەمان بەستووە. کێشەکانی ئێستای هەرێمی کوردستان و ناوچەکە و عێراق و بەتایبەتی شێژە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کادیرانی دیاری یەکێتی و بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی داوای بەستنی کۆنگرە بەپەلە دەکەن کە لە کاتێکی نزیکدا ببەسترێت بۆ ئەوەی یەکێتی کۆمەڵە خوێنی تازە بێنێتە سەرکردایەتیەوە و پەیڕۆ و پرۆگرامی یەکێتی خۆی بگونجێنێ لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم و لەگەڵ لایەنە سیاسیەکانیش بگەنە ئەو دەرەنجامەی کە ڕێکەوتنە استراتیژیەکانی لە ڕابردوو هەیەە پێداچوونەوەکی گشتی پێ بکەن و بۆ ئەوەی یەکێتی ببێتەوە یەکێتیەکەی جاران. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.